کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا. بەناوی خوای گەورە و میهرەبان. بەڕێزانم ڕۆ لە شارێکی زۆر دڵگیر و جوان، لە شارێکی زۆر خنجیلانە و جوانی بەریتانیا پێتان شادەبین، شاری بریستۆڵ. ئەم شارە یەکێکە لە شارە گەشتیاریەکان و یەکێکە لەو شارەی کە یەک مزگەوتی کوردی تێدایە. ئەم مزگەوتەش ئەم مامۆستا بەڕێزانە توانیویانە برێوی پێ بدەن و وە قوتابخانەیەکی کوردیشی تیا دروستکەن. ئەویش مزگەوتی نور قورئان ئەکادیمیە. ئەم مزگەوتە جێ و کاریگەری زۆر زۆری خۆی هەیە. لە وردەکاری ئەم بەرنامەیەیە باسی ئەم مزگەوتە و ئەم قوتابخانە نوێیە دەکەین. لەم میوانداریەدا بەڕێز شێخ عەلی و مامۆستا ستار لەگەڵمانن بۆ وردەکاری و باسکردنی ئەم مزگەوتە. بفەرمونون لەگەڵمان بن. کاک شێخ عەلی، ئەمەوێ ئەوە بپرسم، ئایا چۆن بیرتان لە دروستکردنی ئەم مزگەوتە کردەوە؟ ئایا بریستۆڵ پێویستی بەوە بوو مزگەوتێک دروستکرێ بەم جۆرە و خەڵک ئەو پێشوازەی هەبوو بۆتان؟ بسم الله الرحمن الرحيم، الصلاة والسلام على رسولنا ونبينا محمد صلى الله عليه وسلم. سرەتا بەگەریم بەخێرتانەکەین، خی گەورە زدا بەخێرتان داتەوە بۆم فرسەتێکە بۆتان ڕستاندین. بەڵێ ئێمە لە ساڵانی 2014 زۆر ئەگەڕین کە شوێنێک پیاکەین بۆ مزگەوت. دیارە ئەم شارە شارێکی زۆر گەورەیە و شتیشی تۆزەی لێ گرانە، خاستان بینا و بابەتانە. بۆیە چەندێک محاولەمان کرد سەرەتا شوێنێک بکڕین، ئەو بوو نەمانتوانی. لە ساڵی 2016 لە ڕێی چەند خێرخوازێکی پاکستانیەوە ئەم شوێنە کە دیارە ئێستا ئێمەتیاین، ئەمە جێگای نور قورئان ئەکادیمی، خۆی ناوی قورئان ئەکادیمی بوو، دەرسی تەلەبەی تیاوی تەجوید و قورئان خوێندن لێرە. ئێتر لە ڕێی براکی خۆمانەوە خوازایباتەوە و جەماعەتی پاکستانی ئەناسی ئەم شوێنیاندا بە ئێمە بێ بەرامبەر وتیان کەەوەنە هەوڵە دەن و شوێنێکتان دەست ناکەی و هاوکاریێک و شوێنێک کەسێک هاوکاریتان کە تا بتوان مزگەوتێک بە خۆتان دروستکەن و ئەلحەمدولیلا کوردانێکی زۆریشی لێ لەم شارەی مسلمان کە ئەهلی مزگەوتن. ئەو پیاوەتی وەرن لێرە کاری ئیسلامیەکانی خۆتان نوێژە ڕۆژوە جەماعەتە هەج بۆنیەکی ئیسلامی خۆتانەیە بیکەن و بێ بەرامبەر. خوازیان باتەوە ئێمە بۆ ماوەی 2 ساڵ زیاتریش لەم شوێنە بووین، بەس پارەی غاز و ئاو کارەبا و شتانەمانەدا هیچ پارێکیان لە ئێمە وەرناگرت. لە ساڵی 2010 ئەو بڕیاریاندا کەم شوێنە بفرۆشن. مشتری هەبوو ئەم جێگا لیان بکڕێ بە 220,000 بکرێ بە خانوو بە فلات، بەڵام ئەوان حەزیان کرد بۆ ئێمە بمێنێتەوە بە قەرزیش بە ئێمە فرۆش بە 170,000 کە نیوەی پارەکەمانەوە کاتە حازر بوو، نیوە گەڕین تا تەواومان کرد. تقریبا ساڵێک ساڵ و شتێکشمانە سەرۆستان هەتاکو توانیمانەوە پارە پیاکەن. ئەلحەمدولیلا ئێمە لە 2019ەوە خاوەنی ئەم مزگەوتین کە ئێستای خۆمانە، سوپاس بەخوای گەورە. ئەلحەمدولیلا بەردەوامی و نێتیشمانێ پشت بەخوای گەورە لە داهاتوە گەورەتریشکە ئینشاءالله. مامۆستا ستار، ئەمەوێ ئەو پرسیارە بکەم، ناوی خوێندنگەکە لەم شوێنەدا ناوی چییە و پێشوازی ئەو خوێندکاریانە، ئەو خوێندکار و کەسوکاری ئەو خوێندکارانی کە لێرن چۆنە؟ بسم الله الرحمن الرحیم. پێشەشی بە خەیاتنی UK4 کوردی چەناڵەکەم، زۆر سواز بۆ دەرفەتە بۆمەتان ڕخسان. مزگەوتەکەمان لە چوارچێ مزگەوتەکەمانە قوتابخانەیەکی کوردیمان هەیە، هەر بە ناوی نور قورئان ئەکادیمیەوە. ئەم قوتابخانەیە لە 2016ەوە ئێمە دامان مەزرانوە. سەرەتا مناڵەکان کەم و قوتابەکانمان کەم بوو، بەڵام ئەگەر بەراوردیکەی لەگەڵ 2016 بۆ 2022 ڕێژەکە 4 قات و 5 قات زیایی کردووە. سەرەتا تقریباً 8 تەلەبە بۆ 10 تەلەبەمان هەبوو. ئێستا الحەمدولیلا سەروی 50 بۆ 55 تەلەبەمانەیە، جارە سێتە 6 تەلەبە. ئەم قوتابخانەیە بەڕاستی ئێمە سەرەتاکە بیرمان لێ کردو زۆر زۆر زەرور بوو بۆ کوردانی شاری بریستۆڵ. ئەم قوتابخانەیە پێشتر ئەمە قوتابخانەیەکی کە هەبووە بۆ مەسافەیەکی کەم بۆ 1-2 ساڵێک چالێکیانە وەکتیڤیتیانە بۆ، بەڵام دیار بوو
ئیشەکانیان وەستان ئەلحەمدولێ ئەمە کە وەرماگرێتەوە لە 2016ەوە کە وەکو کوردانی شاری بریستۆڵ هەساین بەم قوتابخانەیە بەردەوامین و پێویستی ئەم قوتابخانەیەش بۆ ئەم شارە بۆ نەوەکانی داهاتوومان کە بەڕاستی زمانی کوردیشەکە لەو زمانانی کە بۆ ئێمە وەکو ناسنامەیەک زەڕوو لە هەموو کوردێک لە بەریتانیا و لە هەموو جیهانە ناسنامە خۆی کە زمانە بەڕاستی زمانەکە زۆر بە زەڕووی یەزانین ئەلحەمدولیلا لە قوتابخانەکە ئێمەدا لە 2016 تا ئێستا ئەو سەرکەوتوو بن لەو پرۆسەیە و مناڵەکانیشمان لە مەرحەلەی سیا ئەلحەمدولیلا هەمیان دەتوانن کوردی بخوێن و قسەشی پێ بکەن بەعام کێشەی ئەوان نیە ڕاستە لەوانەیە مەرحەلەی یەکەم و دووەم کێشە هەبێ یاخود زەعیف بن بەڵام گەڕەچایی بکەی کاتەکە زۆر کەمە هەفتەی 2 ساعات ئێمە لێرە بڵین دەرزەڵینەوە ئەگەر بەراوردیکەی لەگەڵ وڵاتی خۆمانە لە کوردستان تۆ سەیرەکەی هەفتەی 5 ڕۆژ داوامەکەن یا 6 ڕۆژ داوامەکەن و 34 ساعاتیشە لە کۆتایی ساڵیشە ئەبینی لە پۆلەکە کۆمەڵێ تەلەبە هەیە لەوانەیە سەرکەوتوو نەبێ یا باش نەبێ بەڵام ئەگەر بەراوردی ئەو کاتەکەمە بکەین لەگەڵ کوردستانە ئەلحەمدولیلا زۆر باشین و تەلەبەکانمان باشە و جوودی و مامۆسانش بەڕاستی خۆی گەورە پاداشیان باتەوە جوودی ئەوان بە دەرەجەی یەکەم مامۆسای چالاک و بەتوانان و ئەو مامۆسانش کە هەمانە تەقریبان ئێمە 5 مامۆسای خۆبەخشمانەیە بەبێ بەرامبەر کۆمەڵێ مامۆسای خۆبەخشن بەبێ بەرامبەر دەرز ئەڵێنەوە ئەلحەمدولیلا بەبێ دابڕان ینی مامۆسای تایە ساڵ هەبوو غایباتی نەبووە کە بخۆبەخشیش بووە ینی وەڕاستی ئەمە جێ دڵخۆشکەرە ئەمە دڵسۆزیەکە بۆ نەوەکانمان بۆ کوردانی شاری بریستۆڵ ئیتر لە داهاتووشا بە حەقەت پلانمان هەیە قوتابخانەکەمان گەورەترکەین هەچەند شوێنەکەمان ێستا بچووکە لە هەوڵیشدا بووین لەگەڵ کانسڵاخ و لەگەڵ چارەتەکان کۆمنیتەکانی کە مەحاولەمان کرد شوێنی کەمان بۆ دابینکەن ئیتر بە بەرامبەر بێ خۆ بەخۆ بەخش بماندنێ بەڵام مەتاسە نەگەیشتنەوەی کە شوێنێک دابینکەین چکە تەلەبەکانمان کە ڕێژەکەی بەرەو سەری 50 ڕۆژتووە ئەگەر شوێنێکی باشترمان دەستکە و بە حقت ئەڕوا بۆ سەری 100 تەلەبە یا کۆمەڵ خەڵکیش پێیوتون و ناویشی نووسیەوە بەڵام بە حقە لەبەری شوێنمان نییە ئێستا تقریبا ناونووسینمان ڕاگرتووە ئەو کۆمەڵە تەلەبەی کە وەرمانگرتووە لەوە زیاتر وەرناگری کاک شێخ عەلی ئەپرسم ئێوە جی خوشکانیشتان هەیە لێرە یا چۆنە ئەمە یا جێگەی پیاوانە والله ئێمە بە حکومی کە شوێنەکەمان بچووکە جێگای ئافرەتانمان نییە بەڵام وەکو دەرس و دەور بەڵێ هەموو ڕۆژی پێنجشەمان دەرسی خوشکانمان هەیە لێرە بە بەردەوامی ئەلحەمدولیلا بەس شوێنەکەمان بچووکە وەنیە بتوانین بۆ جەماعەت چۆن پیاوان دێن خوشکانیش بێن بەس ئینشەڵا لە بەرنامەی داهاتووە لە شوێنی داهاتووە یەکەم شت کە دامانناوە جێگای خوشکانی پێش بەخوای گەورە کاردانەوەی کوردەکان لێرە چۆن بووە پێشوازی ئەو خەڵکە چۆن بووە لێرە سپاس بەخوای گەورە زۆران پێخۆش بۆ زۆر بەهانامانەوە هاتوون ینی ئێمە لە سەرەتای کۆکردنەوەی کە دەستمان کردەوە پارە کۆکردنەوە نەک لە ناوەی مزگەوت کە وەک بە پێشتر باسم کرێمە 2 ساڵ بێ بەرامبەر لێرە بووین کاتێکە وتمانی کرد خەڵکانێک لە دەرەوەی مزگەوتیش کە بڵین ئەهلی مزگەوتی نوێژی ناکەن ئامادەی خۆیان دەربڕ بە پارەی زۆریش سپاس بەخوای گەورە ینی ئێمە ئەوەی کە چاوەڕوانی بووین زۆر لەوە زیاتر بوو بۆ ئێستاش پشت بەخوای گەورە کە نیازمانەیە هەنگاوی دووەم بنوین بۆ شوێنی گەورەتر چەندێ لە ناو مزگەوتە سپاس بەخوای گەورە خەڵکی دەروی مزگەوتیش هاوکاری زۆرمانەکەن و پشت بەخوای گەورە ئینشەڵا گەورەتری شەکەین مامۆساستار ئەپرسم ئەم خوێندکارانی کە لێرە خوێنن تا چەندێک کاریگەریان هەیە لەسەر کەس و کارەکانی ینی کەس و کارەکانیان پێیان خۆشە بیانێنن بەڵام و منهەجەی کە لێرە خوێنن ئایا ئەو منهەجەیەک هەر لە کوردستان دیرایسە لە سەرکریا خۆتان منهەجەکەتان داناوە و تا چەند مەرحەلەیشی تێدایە منهەجەکان بەڵە منهەجە دەست پێ منهەجەکان تقریبا زیاتر هەر لەگەڵ ئیتیساڵمە لەگەڵ قوتابخانە کوردیەکانی بەریتانیایە لەگەڵ ئەوانە منهەج زیاترمە وەرماگرت منهەجەکان لەوان منهەجەکان نزیکە لە منهەجی کوردستانە تابنین ئەگەر مقارنەکەی لەگەڵ پۆلی 1 و 2 کوردستانە نزیکن لەیەکەوە بۆ 1 و 2 کوردستان لەوانەیە تۆزێ زۆر بێ بۆ خەڵکی ئێرە بۆ تەلەبەی ئێرە بۆ کاتەکەمە کە تۆ هەفتەی 2 ساعت 3 ساعت دەیە بۆیە تۆزی کورد کراوەتەوە بەڵام ئەم کوردنەوەی ئیسفادەشمان لێ کردووە ئەلحەمدولیلا مناڵەکان بەعام ئەو قوتابیانێکی هێن هەم خۆشیان پێیان خۆشە و هەم دایک و باوکیشیان یان بەڕاستی پاڵنەری سەرەکی بوون هەبوو مناڵ هەبوو سەرەتا لەوانەیە بۆ ئەو قورس بوو بێتەوە لە زمانی دایکی خۆی کە زمانی ئینگلیزیە بیخێتە سەر زمانی کوردی نەچووە یا سەرەتا نەهاتەوە بەڵام ئیتر بە حکمی کۆمەڵێ تەلەبەی کە و بڵین جوودی دایک و باوکەکان
بەشداریان کردو سەیەکێکە لە چالاکترین تەلەبەی قوتابخانەکەمان ئەنی بەڕاستی جێی دڵخۆشکەرە ئەوە دایک و باوکانیش بەڕاستی هەوڵیان زۆر داوە و جودی ئەوانیشە بە دەرەجەی یەکەم ئێمە مجارێت بە تووشمان ئەگەر قوتابخانەیە بکرێت و دایان مامۆسایی بەتواناشی تیاوێ بەڵام ئەگەر دایک و باوکان یاخود کوردانی ئەم شارە هاوکارمان نەبن هیچ سوودێکی نابێ ینی جودی ئەوانە بە دەرەجەی یەکەم دەستخۆشیان لەکەین زۆر سپاسیانەکەین بەڕاستی خەڵکیشی تیا بۆ کە بگرە لە ڕووی فکریشەوە لەوانەیە نزیک نەبوو بێ لە مزگەوتەوە بەڵام ئەلحەمدولیلا هەم لە ڕووی هاوکاریشەوە هەم لە ڕووی پرۆژەکەش بادە زۆر هەوڵیدا سەرکەوتوو بێ تا لە دەرەوەی مزگەوتیش کۆمەڵە بەڕێز هەن کە دایما ساڵمانی پەیوەندیمان هەیە هاوکارمانن بەڕاستی زۆر هەوڵیشیان داوە ئەم پرۆژێ سەرکەوتوو بێ چکە بەڕاستی ئێمە هەر نەک قوتابخانەکە بڵین ئەم مزگەوتە بۆ بە ماڵێک لە ماڵەکان ماڵێکی کوردی لەم شارەدا بۆ بە سەرچاوەیەک سنتەرێک بۆ کوردەکان لەم شارە ئەنی هەموو لایەنەکان ئەزانن هەموو کوردەکان ئەزانن لێرە ئەوەی کە دەروی مزگەوتە ناو مزگەوتە ئەوەی کە لە ڕووی فکریشەوە لەگەڵ بڵین ملتەزیم نییە خود لەگەڵ مزگەوتانی ئەلحەمدولیلا گەشتنەتەوە قەناعەتی کە ئەزانن کورد پێویستی بە شوێنێکی ئاوایە ئەنی پێشتر کە نەمان بووە مزگەوتمان نەبووە لەوانەیە کە تەعزیەمان بوو بێ یاخود بۆنێکمانە بە مزگەوتەکانی کە ڕێیان نەدراوین ڕێیان پێ نەداوین یاخود گە ڕێشیان پێدامین ئەو حڕێتەمان نەبووە بەڵام ئەمڕۆ هەچ کەسێ بێتەنا ئەو مزگەوتۆ لە چارچی ئەو مزگەوتە یا ڕێزی مزگەوت پارێزی ماڵی خۆیەتی ئەپرسم ئەم مزگەوتە بە پشتی چ لایەنێک کراوە چۆن کراوە ئەو بپرسم چکە بەڕاستی هەنێ شوێن هەیە بە پشت و بە چەند لایەنێکەکرێ ئایا ئێرە هیچ دەستی لایەنێکی تیایر خۆتان هەوڵتان داوە ئەوم بۆ ورکەیت سپاس بەخوای گەورە ئێمە بە پشتی دوای خی گەورە بە پشتی خێرخوازانەوەمان کردوێت نەخێر سەر بە هیچ گروپ و تاقم و حیزبێک نین بەس هەوڵی خێرخوازانە هیچ حیزبێکی لە پشتەوە نێ و ئامادەش نین بچینە ژێر دەستی هیچ حیزبێکەوە بەڵام سپاس بەخوای گەورە خەڵکی شارەکەمان زۆر خێرخوازن ئەوەی کە هاوکارمان بوون خەڵکی شارەکەیە دیارە ئێمە چین بۆ مزگەوتی شارەکانتی لە شوێنەکانتیش داوای هاوکاری کۆمەکمان کردووە هەتا خەڵکی کوردستان هاوکاریان کردوین بەڵام ئەوەکو خێرخوازی وەکوی قەزی حیزبایەتی هیچ نەخێر هیچ کەسێک هاوکاری نەکردوین ینی هاوکاری کەسێکشمان وەرنەگرتووە کەم ئەگەر بری وەکو حیزباتی بوانێ نابین بەس وەکو خێرخوازی چوینە زۆر مزگەوت لە مزگەوتەکانی بەریتانیا هاوکاریان کردوین بەڵێ کە ڕکلامیشمان کردووەکو بێلایەن خۆمان ڕکلام کردوەوەکو وەکو گروپ دیارە لە وتاری مامۆستاکانیشمانە لە جمعەکان یا لە شەوانی ڕەمەزان ئەگەر بەڕێستان پێیجی نور قورئان ئەکادمی ببینین ئەو کەسانی کە داوەتیانەکەین یا لە خزمەتیان نابین بڵین زیاتر کەسانی بێلایەنمان بانگێش کردو لە خزمەتەوە ناوین مامۆستا ئەپرسم لێرە هەر نوێژی تیا ئەکرێ هەر جومعەی تیا ئەکرێ یا بۆ نمونە ئیفتار و مارەکردن و کۆمەڵێ بۆنەی ناونانی مناڵ و ئەمانەشی تیا ئەکرێمە ئەمانم بۆ ڕوونکەیتەوە بزانم هەرگوێی نوێشکردنە یا بەڵێ نوێشتکردن ئەوە شتێکی سەرەتایی ینی زەرورە تیاکرێ بەڵام ناونانی مناڵی تیاکرێ بەڵێ ڕەمەزانان هەموو سی ڕۆژەکەی ڕەمەزان ئیفتاری تیاکرێ لەم مزگەوتا خەڵک مسلمانبوونی خۆی ڕاگەیاندووە ئەلحەمدولیلا ئێتر کاری خێری زۆر تیاک بۆ تەعزیە هەتا هەموو تەعزیەکەمە لە خۆمان لە سەرەتا لەگەڵ خاوەن تەعزیەکە هەتا ئەخیر بەشداریمان کردووە لەگەڵێنە وەکوی داری مزگەوت هەتا ئێستا تقریباً 4 بۆ 5 جەنازەشمان لێرەوە بەڕێ کردێتەوە بە کوردستان ترکە بە مردنێ بێ یا بەرحال دیسێک بێ کۆچی دوایان کردبێ ئێمە لە خزمەت کە سوکارەکە بووین بە هەموو شێوەیەک بڵین ناڵین بۆ پارە کۆکردنەوە چونکە بەعزێکیان پێویستیان بە هاوکاری پارە نەبوو الحەمدولیلا ژیانی خۆیان زۆر باش بووە بەڵام ئەگەر پێویستیان پێ بوو بێ ئێمە لەو ڕۆژەوە هەر هاوکارمان کردوون و الحەمدولیلا مزگەوتەکەمان هەر ئەوە نییە بۆ نوێژ بێ سەرڕای ئەوە بۆ کوردستان هاوکارێکی زۆری خەڵکی هێژاری کوردستانی شەکەین ئێمە لێرە سەبەتەی خۆراکمان هەیە بەڕست پێشتر لێت پرسم سەر بەس گروپ و شوێن نەگرین ئێمە لۆگۆی نور قورئان ئەکادیمیمان لێداوە ئەگەر بێت و بیبینن ئەو ماڵی کە بۆیە چێ لە کوردستان لۆگۆی نور قورئان ئەکادیمی بێەوەی ناوی هیچ کەسێکی لەسەر بێ ژمارە تەلەفۆنی هیچ کەسێکی لەسەر بێ بۆ هاوکاری ماڵە هەژارەکانی کوردستان ژەمە خێر سەرفترە زەکات لە سەرەتای دروستبوونی ئەم مزگەوتەوە هەموو ساڵێک بەردەوام بووین لە کاتی کۆرۆناکا کە خەڵکانێکی زۆری هەژار لە کوردستان بێ ئیشوکار بوون ئێمە لەو کاتا گروپێکی وەساپیشمان دروست کرد ینی خۆمان پەیوەندیمان بە زۆر ماڵەکان کرد الحەمدولیلا نەڵم خۆم لەم شارە ئەژێم وا بزانم نمونەیە یعنی ئەگەر بێت و لەگەڵ مزگەوتەکانی شارەکانی ترا مزگەوت بە مزگەوت بەرامبەریکەی باوەڕ ناکەم هیچ مزگەوتێک بەقەدەر ئەم مزگەوتی ئێمە لە ڕێی سەبەتە خواردن بۆ کوردستان بۆ ماڵەژارەکان کە دابینی کردبێ یا پارێکە سەرفترە خێر زەکات کۆی کردبێتەوە ناردبێتی
و هەروە ئەو مزگەوتانی کە لە بەریتانیش دروست دەکرێن سەرەتا کە دێن داوای هاوکاری کۆکردنەوەکەن لێمان ئێمە بە سنگێکی فراوانەوە دەرگایان بۆکەینەوەن و زۆر لە مزگەوتەکان شاتون هاوکاریان لێرە کۆکردوێتەوانێ ئەلحەمدولیلا مزگەوتەکەمان هەموو شتێکە بەس نەبەستراوەتەوە بە نوێژ و تەواو ئیتر لە هەست کارێکی خێریا بێمە الحمدلله بەردەوامی ئینشەڵڵا هەر بەردەوامی شەبین. مامۆسامێ بپرسم لێرە سوڵحی تیا ئەکرێ ژن و ژنخوازی تیا ئەکرێ ئەمانەشی تیا ئەکرێت وەکو ژنمارەکردن بڵێ تیامارە کراوە بەڵام وەکو کێشەی بچوو یەکدوانێک بووە کە لێرە بەس زیاتر کێشەکان لە دەرۆن بەس بڵین هاتووە خەڵک پرسی کردوشتی کردووە ڕابۆچون بێ کە بێ ئەوەی دەتوانامان نابوو بێ نەک بڵین هەموو شتێکمان کردەوە لە توانەمان نابووە بەپێی توانای خۆمان هاوکاریمان کردوون الحەمدلله لە کارەکانشمە تا ڕادێک سەرکەوتوو بین سوپاس بەخوای گەورە. مامۆستا ستارەمێ ئەوە بپرسم ئایا خەمی ئەو مامۆستایانە بوو کە بە خۆبەخشی لێرە ئیشەکان یعنی تۆ لە وڵاتێکای بە سەعات یاخود بە کاتژمێر بەرامبەرەکەت پێ بەخشن یعنی بۆ نمونە کاتژمێرێک لێرە بە 9 پاوەند 12 پاوەند بۆ 15 پاوەند کارەکەی ئەم مامۆستایانە گەر ڕۆژانە 4 سەعاتیش دەوامکەن تقریبا 40-50 پاوەنەکە ینی ئەوان بە خۆبەخشی ئەموانە ناڵێنەوە ئەم خەمە بووە مێ ئەمن بۆ شی بکەیتەوە ئایا ئەم خەمە لە چیەوە هاتووە؟ طبعا خاڵی سەرشی بەڕاستی هەسینەتەواتێکەیە ینی کورد بەعام کە متابعی بکەی ڕابردووە و بۆنزی 100 ساڵێک ئێمە کە داگی کراوین و یەکێک لەو شتانش کە دوژمن ویستێتی ناسنامەمان بکوژێنێت و زمانە بگرە لە هەندێک وڵاتیشە هەر نەماوە ناوە هەبێ خوێندن نییە نووسین نییە جا بۆیە بەڕاستی کەیتە ئەوروپا دیتە دەرەوە زیاتر حەز بەم نەقسە ئەەکەی ئەجا کاتێک کە منداڵەکانت ئەبینی لە قوتابخانە ئینگلیزیەکانە بۆمە 5 ڕۆژ لەوێ ئەبێ یەتەوە فەراغەکە بۆ دەرەکەوێت لە 10 ساڵ و 9 ساڵە مناڵەکەت کوردی قسە ناکە بۆیە جوو دەکەی مامۆستاکان خۆیان محاوەلاکەن فریان نەکەوین بەڕاستی کارەسار ڕوو ئەدا گا ناکرێتەوە جیلێ پەروەردە بێ دوای 20 ساڵی کە کووردە و بەڵام بە کوردی قسە ناکە کووردە و جلی کوردی لە بەرانە بێ کووردە و نەزانێت باگراونەکەی لەکوێیە ئەڕاتەوە بۆ وڵاتی خۆمان وەکو هۆڵی دێتە بەرچاوی هیچ هەستێکی بۆی نابێ ئەیتۆ ئەمە ئەگەر تۆ لە پێشا زمانەکە بەڕاستی کلیلێکە بۆی ئەم مناڵە بمێنێتەوە بۆ داهاتوی خۆی بۆ من خوێندنەوەی خوێنەوە بەسەر مێژوی کووردە بە زمانی کوردیشکە ڕاستە لەوانێ بە زمانی ئینگلیزی دەستی کەوێ بەڵام ئەو مەفهومە ناگەێنێ کە بە کوردی خۆ و بە زمانی خۆ لە مێژوی کوردبوونی خۆت بزانیت جا بۆیە بەڕاستی ئەم مامۆستانە هەستیان بەم فەراقە کردووە ئەمە دڵسۆزیە خەمخۆریە بۆ داهاتوی مناڵەکان هەمووشیان هەوڵەدەن ئەڵێن بەڕاستی ئەڵێن ئەمانەوێت ینی نەوەیەک پەروەردە بێ ئەوەی پێیان بکرێت بتوانێت الحەمدولیلا وەکو تۆش دەڵێی لە ڕووی مادیشەوەگە بێت ئێمە محاولەمان وەکو ئیداری مزگە و هاوکاریان بکەین وەکو خۆبەخش پارەکان بڵێن پاران بۆ دانی وەک هەدیە بەڵام هیچیان قبوڵیان نەکردووە وتوانە حەزەکەن بە خۆبەخش بێ ئێمە چەند ساڵێک بەردەوامە بین هەتا ئەم مزگەوتە سەر پێی خۆی یاخود قوتابخانێکی گەورەتر بکرێتەوە لەوانەیە ئەو وەختێمە بتوانانی مامۆساکێ لە شوێنی کۆ بۆدان بەر الحەمدولیلا هەتا ئێستا مامۆساکەمە بتوانان سەرکەوتون بە خۆبەخشیش بووە خۆ خەمخۆریشن بەڕاستی خاڵی سەرەکی کوردبوونە و ڕابردووی کوردیشەکە بە کۆمەڵە معناعات و ناخۆشیش هاتوین و زۆر محاولش کران ناسنامەمان لێ بسەندرێتەوە بەڵام ئیتر ئەمڕۆ لە ئەوروپا زمانەکەمان بە دەرەجەی یەکەم الحەمدولیلا پەروەردەی کوردبوونیش لە ماڵەکانە ئەبینین لە پاڵ قوتابخانەکەمانە. کاک شێخە پرسم ئێوە خێر و خێرات یاخود ئەو ئێوارەی کە ئێوە خواردن ئامادە ئەکەن یاخود لە شوێنانەوە خواردنتان بۆ دێ یاخود لە ماڵەکانتانەوە خواردن ئامادە ئەەکەنی بن بۆ هۆستێڵەکان یاخود لێرە ئەوانەی لە هۆستێڵەکانن دێن لێرە ڕۆژەکانیان نشکێن ئەمە چۆنەوێ؟ الحەمدوللا هەر سی ڕۆژەکە ڕەمەزان ئیفتارەکەینەوە لێرە دیارە پێشتر پێشی کە ڕەمەزان بێ ئەعلانێکین هەر کەسێک حەزەکات لەو خێرا بەشدار بێ ناوی خۆی بنووسێ لیستێکمانەیە الحەمدوللا خەڵکە بە زیاد ینی جاریوە ڕەمەزان 29 40-50 کەس ئامادەی خۆی دەرە بڕکە هاوکاریمان کە ناوی خۆی بنووسێ الحەمدوللا لە سەرتا دروست بووینەم شوێنەوە هەموو کات ئیفتاری تیاکراتەوە غیرە و کاتە نەبێت کە کۆرۆنا بوو نەمانەتوانی بۆ ئێوارە نیسان لەم کاتە بڵین خەڵکانێکی زۆر لە وتێلەکان بەڵێ خۆمان بەپێی توانای خۆمان ئەچین بەعزیەکانی هێنینەوەنی کە بتوانین ئایان هێنین بۆ ئێرە ئێوارە پێش ئیفتار تر لێرە ئیفتارەکەن و هەر جەماعەتی خۆشمان ئەیان بینەوە بۆ وتێلەکان هەموو ئێوارەیەک بڵین بەو شێوەیە الحەمدوللا خواردنەکەش هەیە خۆی لە ماڵەوە بەڵێ دروستێکە ئەوەی کە جێگای هەبێ ڕێگای هەبێ خۆی لە ماڵەوە خواردنەکە دروستەکە و بۆمانە هێنێ
ئەوەی کە جێگاشینە ڕۆژی پێشتر ئێمە خۆمان مەتعامەکە ئاگادارەکەین خواردنەکە هێنی خوازان باتەوانە بەڕاستی ئێمە زۆر سپاسیانەکەین ئێمە ئەگەر بڕی بۆ 30 نەفەر داواکەین وان بە دائیمی 50 بۆ 55 نەفەر بۆ ئێمە ئەنێرن الحەمدولillah تا ئێستا هیچ ئێوارەیەک نەبرین خواردن ببڕێە کەم بێ بە زیادە بۆمان هێرن ئێمە زۆر سپاسیانەکەین دەخوای گەورە بە زیاد بێ زۆر بەرە باشی ڕۆیشتووە ینی بەرنامەکانمان الحەمدولillah خەڵک لێ ڕازیە ئێوە سپاسی خۆی لەسەرکەن کە کارێکمان کردووە جێ دڵخۆشیێوان بووە دڵسۆزی و وەفاداری و خۆشویستنی ئەم کوردانە لەم شارە شیرینە وا لە کوردانی ئەم شارە دەکا ئەوەندەی تر مەفروز بن بە مزگەوتەوە خزمەتی مزگەوت بکەن بۆیە لە مامۆساستارە پرسم بزانم دوایین پێشنیاری دوایین ڕە و تێبینیەکانی چییە؟ وڵات ئەمن پێشنیارەکانمان هەر زیاتر بۆ کوردانی ئەم شارەیە وەها بۆ بەریتانیاش بۆ هەموو کوردەکانی تاڕاگا بڵێن لە دەروی بەریتانیاش دایک و باوەکان پێشنیارمانەوە هەر کەسێک لەتوانایە جهود دکەن بەڕاستی لە خۆیان ببورن یەشنەوەی ناسنامەی زمان زۆر زۆر زەرورە بەڕاستی لەوانێ هەستی پێ نەکەی لە سەرەتا بەڕاستی ئیهمالبوونمان لەم سەرۆ لەو سەرۆ تعویزمان بۆ نادرێتەوە بۆیە ئەوەی لە توانای هەیە ئەوەی توانای دەرزوتنەوەی هەیە وەکو مامۆستا هاوکار بێ ئەوەی کە توانایانی هیچ مناڵەکانی بێنێتە قوتابخانەکان لە ڕووی مادیش و هەندێک قوتابخانە لەوانەیە پێویستیان بە هاوکاری بەچەند ئێمەتاسە خۆبەخشە بەبێ بەرامبەر مناڵەکان بەڵام زۆر شاریکە بەڕاستی پرۆژەکانی زۆر گەورەترە 150 تەلەبان هەیە ئەمە ئەگەر هاوکاری مادیش بکەن شتێکی زۆر باشە ئەم پرۆژانە چکار جاری وایە ئەم هاوکاری جزێکی کەمە بۆ دایک باوەکان هاوکارێک جزێکی کەمیش بێ ئەوان ئیسفادەی زۆر لێەکەن بۆیە من ئیتساڵمان بە قوتابخانەکانی کەەوە هەیە الحەمدولillah ئەوان لەخوا بەزیا بێ پرۆژەکانی زۆر گەورەتیاتی ئەڵەن سەروی 200 تەلەبانێ 150 بۆ 200 تەلەبان هەیە ڕێژیش کەم هاوکاری وەرەگرن لە دایک و باوکەکان بۆ پرۆسی مەکتەبەکان قوتابخانەکان الحەمدولillah ینی پێی ڕازین ئەگەر بەراوردی بکەیتەوە هیچ ناکا بۆ دایک و باوکان ئێمە ئەگەر متابعەیەکی هەندێک لەو دایک و باوکانەی کە بۆ ئەکتیڤێتی مناڵەکانە بۆ سویمینە بۆ فوتبۆڵە تیاتی 120 پاوانەیە مانگی بۆ چوار لە سێشنی مناڵەکەی کە ڕۆژی سعاتی 30 پاوانە ئەیدا بۆ مانگەکە 120 پاوانەدا ئەنێگە کۆی کەیتەوە بە سویمین و بە هەمی و نزیکی 200 پاوانی بۆ ئەدا بۆ مناڵێکی بۆ مایەک بەڵام ئەگەر مەبلەغی 20 پاوانێک بۆ پرۆژەی قوتابخانەکە دانێ یاخود وەکو دۆنیشن بیدا وەکو خێربیدا پێم وایە تەسیریشی تێناکە و داعمکردنی ئەم قوتابخانانە لەلایەن دایک و باوکەکان بە دوو لایەشان هێنانی مناڵەکانیانە خاڵی سەرەکیە لایەک کێشان مادی ئەگەر بتوانن شتێکی باشە بەڕێژێکی کەم بێ ئەمە وەکو پێشنیارێک بڵێ جا حەزم کە ئیشارەت بم بە بەشێکیکەی قوتابخانەکەمان کە ئەویش بەشێکی زمانی عەرەبیە تەمەن ئێستا لە زمانی کوردی قسەمەکەن عەفو ڕۆژی شەمانیشمان هەیە شەمان زمانی کوردیمان هەیە بڵێن لێکونی تا سێونی و بڵێن دەرزی کوردی ئەڵێنەوە ڕۆژی شەمانیشمان تەقان 12 بۆ 2 بۆ فێربوونی زمانی عەرەبی و فێربوونی خوێندنەوەی قورئان و ئادابی ئیسلامی جا ئەمەش الحەمدولillah کۆمەڵە تەلەبەی باشمانەیە کۆمەڵ مامۆستای باشیش سەرپەرشتی قوتابخانەکەکەن الحەمدولillah ئەویش هەردوو لایەنەکەمان بەڕاستی بە زەرورە زانین ئەنی مناڵێکی کورد کە پەروەردە بێ مسڵمانێکی کورد بێت ئەمە زۆر زەرورە بۆ ئێمە الحەمدولillah هەردوو لایەنەکە هەیە ڕۆژی شەمانمان بۆ دەرزی قورئان و فێربوونی زمانی عەرەبیە و ڕۆژی یەکشەمانیشمان بۆ فێربوونی زمانی کوردیە کاک شێخ عەلی دوایین تێبینیەکانە پێشنیارەکانە بۆ کوردەکانی ئەم شارە بەڵێ وەڵاهی ئەوەی کە زۆر زەرورە بۆ ئێمە ڕاستی مزگەوتە کۆمانەکاتەوە مزگەوتە بە یەکمانە ناسەیە مزگەوتە کە ئەتوانین هاوکاری هەموو شوێنێکی لێ بکەین ئێمە بەڕاستی تەمەنمان بەرەو کۆتاییە ڕاوردەوەدا خۆمان ئەچینە تەمەنەوە بەڵام مناڵی مناڵەکانمان نێنە دنیاوە بەڕاستی ئەبێ شوێنێک ببێ جێگایەک ببێ کە لی فێری ئاداب و ڕەوشی ئیسلامی بن فێری ڕەوشی کوردایەتی خۆمان بن بەڕاستی ئەماگەر مزگەوت نەبێ شوێنێکتر نییە کۆبینەوانێ مناڵەکەمان ئەسم بۆ دەرسی تر بن ئینگلیزی فێرە بن شتێکی باشە بەڵام ناگاتە مزگەوت ئەو شوێنەیە کە هەومان کۆوە کاتەوانێ زۆر زەرورە یان ئێمە کە لە خەمی ئەوە بوون دیارە پێش ئێمەش خەڵکانێکتر محاوەلیان کردووە هەوڵیاندا و خوازیان باتەوانێ دیارە وەک پێشتر باسم کرد لەبەر شوێنگرانی لەم شارەدا کە دەست ناکەوێ ئەوان نەیانتوانێ ئێمە
پیاوە بەڕێزان هاوکاریان کردین سوپاس بەخوای گەورە بۆیە من داوا لە هەموو خەڵکانی خێرخوازەکەم ئینشەڵڵا لە داهاتووە کە بەرنامانە ئینشەڵڵا لە دوای ڕەمەزان حملەیەکتر بکەین بۆ ئەوەی کە بتوانین شوێنێکتر لەم جێگایە گەورەتر و فراوانتر بکڕین ئینشەڵڵا بۆیە ئەگەر بە دەنگمانەوە بێن و هاوکاریمان بکەن پشت بەخوای گەورە ئێمە و بەرنامێکە دامان ناوە بۆ نەوەی داهاتووشمان هەر بۆ ئێستای خۆمان نییە ڕەنگە خۆمان لە داهاتووە بچینە تەمەنەوە ئیشمان پێ نەکرێ ئەو شوێنی کە مانیۆ ڕووی تێ بکەین ئیسراحەتی تیا بکەین تیا بمێنی یەکتر تیا بینین هەر مزگەوتە بۆیە ڕەهی من لەگەڵ ئەوەیە کە ئینشاءالله خەڵکان دەستبارمان بن ئینشاءالله بۆ داهاتوو بۆ زیاتر خزمەتکردن لە بواری گەورەکردنی مزگەوتەکە ئایتر لە هەر شوێنێک بێ لە هەر جێگایەک بێ بە قسەیەکی خێریش بێ ئێمە سوپاسیانەکەین و مەمنونیانین خوای گەورە زای بەخێری هەموو ئانەشداتەوە کە لە ڕابردووە هاوکاریان کردوین دیارە مەتای وەرە وەکو ئیداری مزگەوت بین لێرە ئەگەر خەڵکان لە دەرەوەی مزگەوتووە هاوکارمان نەبن ئێمەش هیچمان پێ ناکرێ ئێمە وەکو ئیداری مزگەوت سوپاسی هەموو خەڵکی بریستۆڵەکەین ئیدەرەوەی بریستۆڵەکەین چی بە هاوکاری خۆمان بێ وەکو ئیداری مزگەوت کە هاوکاری ناو مزگەوتەکان کردوون بەسمە یا هاوکاریان کردوین کە بتوانین هاوکاری خەڵکی هەژاری کوردستان بکەین لە هەموو ڕۆکانەوە خوای گەورە زای بەخێریانداتەوە دووبارە سوپاسی بەڕێستانەکەین بەڕاستی زەحمەتان کێشا خوای گەورە نمونتان زۆر کا و سەلام عەلەیکم لە کۆندا مامۆستایانی ئاینی یاخود لە گوندێک و لە شارێک و لە دێهاتێکدا تەنها یەک مامۆستای ئاینی هەبوو بەڵام ئەم مامۆستا ئاینیە توانیوێتی کۆمەڵێ فەقێ کۆمەڵێ تەلەبەی باشی هەبێ هەر لەم تەلەبانە کۆمەڵێک دکتۆر و مامۆستا و پزیشک و داهێنەری دروست کردو و سوێتی کۆمەلگاوە کە ئەمڕۆ وەک دەبینی کۆمەلگایەکمان هەیە ئەم کۆمەلگایە خزمەت بە مرۆڤایەتی دەکات هەر لەلایەن دەستی ئەو مامۆستایانەوە بووە کە لە کۆندا تەنها قورئانی پیرۆزیان هەبووە تەنها سوودمەند بوون لە قورئانی پیرۆز تەنها لەبەر چرایەکدا قورئانی پیرۆزیان خوێنەوەتەوە و ختمیان کردووە بۆیە قورئانی پیرۆز ئەو پەرتووکە پیرۆزەیە کە لێیەوە فێری هەموو داهێنانێک دەبین کە لێیەوە کۆمەڵێک یاخود هەچ مرۆڤێک کە بێوێت دەبێتە عالم بێوێت دەبێتە زانا بۆیە خۆتان لە قورئانی پیرۆز بە دوور مەگرن وەرن پەڕەکانی قورئانی پیرۆز بخوێننەوە و سەردانی مزگەوتەکان و ماڵەکانی خوا بکەن لەوێوە فێری هەموو ئاداب و ڕەوشتێک دەبن فێر دەبن چۆن ڕێز لە دایک و باوکتان بگرن چۆن نیشتیمان و وڵاتی خۆتانتان خۆش بوێ چۆن فێری زمانی وڵاتەکەی خۆتان ببن و چۆن بەرەنگاری دوژمن ببنەوە و خزمەتی خاک و نیشتیمان و وڵاتەکەی خۆتان بکەن بۆیە پێتان ئەڵێم ئەمڕۆژ لە بەرنامەیەکی تایبەتدا و لە یەکێک لە مزگەوتەکانی خوای گەورە لە بریستۆڵ لە مزگەوتی نور قورئان ئەکادیمی ئەو مزگەوتەی کە هەمووی بە خۆبەخش خزمەت دەکات و خزمەت ئەم شوێنەش قەڵەمێکە دەستێکە بۆ خزمەتکردن بەو کوردانی کە لەم شار و وڵاتەدا دەژین بۆیە پێتان ئەڵێم تا بەرنامەیەکی کە و تا دیدارێکی کەی تایبەت ماڵ ئاوا و خواتان لەگەڵ کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا